ميلي لا يارانكم تا سيدي دني ناز دارانكم بدال الشخي باوي نرمسو بروتا وشمي خاصينا وكركو بدال الشخي باوي نرمسو بروتا وشمي خاصينا وكركو. ئەگەر چاو بە مێژووی خوێندن و خوێندەواریدا لە کوردستان بخشێنین، ئەگەینە ئەو ڕاستیەی کە تەکیە و مزگەوت مەڵبەندێکی گرنگی پێگەیاندنی نەوەکانی ئەو سەردەمە بوون، هەرکامیان بە نەزمی خۆی پەروەردەیەکی ڕۆحی کەسەکانی کردووە. هەرچەند خوێندنەکانیشیان دینی بووە و بە شەقڵ و تایبەتمەندی ئەمڕۆ خەسڵەتی زانستی کەمتر پێوە دیارە. یەکێک لەو شوێنانەی کە جێگەی ئاور لێدانەوەیە و پێگەیەکی کۆمەڵایەتی و سیاسی و ئابووری و ڕۆشنبیری هەبووە تەکیەی تاڵەبانیە لە کەرکووک، لەگەڵ ئەوەی جێگەی خوداپەرستی بووە، مەدرسەیەکی ئاینی گرنگی سەردەمی خۆی و ئێستاش بووە. تەکیەی تاڵەبانی دروستبوونی لە دەوروبەری 1985 میلادی شێخ مەحموود ئەڵا مەحموود کە وەختی هاتووە بۆ کەرکووک لێرە جێ بچووکی دروست کردووە، با بڵێ وەکو جایان وەکو چەرداغێ، وەکو جێ وەکو لانەیەک لێرە دانیشتووە، هەنێ دەروێش و شتی لێ گردەوە وەرگە خۆشیان جەماعەتی هاتوون، ئێرەیان کردووە جێنشینێک بۆ ئەوەی بۆ ئیرشاد و بۆ ڕێی ئاینی فێری عالەم بکەن و ناو خەڵکی بڵاوی کەنەوە. پاشەوە چەند جارێ سەری دەکەرکووک داوە، ڕۆشتەوە هاتووە کە وەختی ئەمری خوای کردووە لەسەر وەسێت خۆی هاوریان لە تەکیە لێرە ناشتویانە. پاشەوە شێخ ئەحمەد کوڕی کە لە دوای خۆی بۆتە شێخ ئیرشاد و مرشید لە دوای مەلا مەحموود چۆ لە قرق دانیشتووە. سەردەمی شێخ عەبدوڕەحماندا تەکیەی تاڵەبانی دەگوازرێتەوە بۆ دێی تاڵەبان کە نزیکی قرخە. خەڵقێکی زۆر ڕووی تێکەن لە پیاوە گەورەکانی ئەو سەردەمە، لەوە تێکەوە بەرپرسانی ئەمارەتی بابان لەو ناوچەیە ناڕەحەت بوو بێتن لەوەی ئەو هەموو خەڵقە پیاوە گەورانە هامشەی شێخ عەبدوڕەحمانیان کردووە ئەزیەتیان نەدەن. ئەویش دوای بڕیارەدا کەوا بچێتە کەرکووک، ئەچێتە کەرکووک و لەوێ لەو تەکیەی کە وەختی خۆی باپیری لەوێ دروستی کردبوو لەوێ جێگیر ئەبێت و گەورەیشی ئەکاتەوە. ئەو سەردەمە شاری کەرکووک مەڵبەندی ویلایەتی شارە زۆر بووە. لەبەرەوەی کە شێخ عەبدوڕەحمانی تاڵەبانی ناسراوە بە خالص، ئەویش لە خالیسەن لله وەرگیراوە، شاعرێکی گەورەیش بووە، شێخێکی گەورەی تەسەووفیش بووە. لەوانە خەڵقێکی زۆر ڕووی تێدەکەن بە فەرمانی سوڵتان عەبدولمەجید تەکیەکە گەورە ئەکرێتەوە، مینارێکی بۆ دروست ئەکرێت. هەر بۆیە لە ڕەسمیاتدا ئێستەیش تەکیەی تاڵەبانی ناسراوە بە جامیع المەجیدیە، لەبەر ئەوەی بە فەرمانی سوڵتان عەبدولمەجید دروست کراوە. لە سەردەمی شێخ عەبدوڕەحماندا لە بەشی زۆری کوردستانی ئەودی و ئەمدی و لقی تەکیەی تاڵەبانی دەکرێتەوە لە زەهاوەوە هەتاکو و مکریان، لە ناوچەکانی هەورامان، لە گەرمیان، لە کۆیە، لە مەریوان، هەروەها لە بەشی زۆری شارەکانی کوردستانی باکوور، لە سیواس، لە ئورفە، جگە لە چەندین وڵاتی عەرەبی، لە مسر، لە سووریا، لە فەڵەستین، هەتا لە حیجاز و ئەفغانستانش.
لە پێش ئەم تەکێتر هەبوو یعنی مەلا مەحموود هەرچەندە تەریقەتی لە شێخ ئەحمەد هیندی وەرگرت بوو بەڵام لە دێ ڕەمەزان مامکە تەکێیەکی هەبوو لەوێ ڕشاد دینی ئەمەیە کرد. بنەمای ڕێبازی قادری تاڵەبانی لە مەلا مەحموودی زەنگەنەوە دەست پێکات کە لە کاتێکە شێخ ئەحمەدی هیندی لاهووری لە هیندستانەوە هاتە کوردستان مەلا مەحموودی زەنگەنە پەیوەندی پێوە کرد و لەژێر دەستی ئەو لەژێر نفوزی ئەوە تربیەی تەسەووف و ئەمانەی وەرگرت. شێخ ئەحمەدی هیندی کوڕی شێخ عەبدولڕەزاقی حەمەویە کە یەکێکە لە ئەحفاد شێخ عەبدولقادر گەیلانی. وا دیارە لەبەرەوەی کە نفوزە زۆری لەو ناوچێ وەرگرت واتە لە دێی سوورداش بازێکە بوون بەوە ئەوەیان پێ ناخۆش بوو کە یەکێک لە دەرەوە دێت و نفوزێواینەکە لە زروفێک نەزانراوە شێخ ئەحمەدی هیندی لاهووری تیرۆر کرا. مەلا مەحموودی زەنگەنە لە مەنتیقەی زەنگەنەوە هات لە جێگای ئیستاکە بە خاکی سپارد و مەرخەدێ بچووکی لەسەری کرد و تاکو ئیستاکە مەرخەدەکەی گەورە بووە و جێگەی زیارەتگای مسلمانانی ئەم مەنتیقەیە. کاتێک لاپەڕەکانی مێژووی دروستبوونی تەکیەی تاڵەبانی هەڵەدێنەوە ناوی هەزاران زانا و کەسایەتی و شاعیر و ئەدیب دێتە بەرچاومان کە لەم تەکێدا خوێندویانە و هەندێکیان بڕوانەمەشیان وەرگرتووە. چەندین زانای گەورە لەم تەکێدا وانیان وتۆتەوە. بە وردی مێژووی ساڵ و ڕۆژ و مانگی دروستبوونی تەکیەی تاڵەبانی لە کەرکووک دیار نییە. زۆرێک لە سەرچاوەکان باسییان لە مێژووی تەکیە کردووە بەڵام بەرواری دروستبوون و بنیادنانی تەکیەکەیان دیاری نەکردووە. باوردبوونەوەی زیاتر ئەگەینە ئەو ڕاستیەی کە تەکیەی تاڵەبانی بەر لە 300 ساڵ لە کەرکووک دروست کراوە لە سەردەستی مەلا مەحموودی زەنگەنە. شێخ ئەحمەد هاتووە نەتیجە لە کەرکووک لێرە جێنشین بووە پاش فترەیەک یعنی بەی ماوەی ئەوەی کە مەلا مەحموودی زەنگەنە هاتەوە بۆ کەرکووک و پاشەوە وەفاتی کە لێرە ناشتوانە و دوایی بۆ دامەزانی ئەساسی تەکیە بنەوانەکەی کە لێرە دامەزراوە ڕەنگە 20 ساڵ بینی هەبوو بێ لە بین فەرمانی سوڵتانی بۆ تەسیس تەکیە بە شێوەیە ڕسمی کە دراوە کاکە 1260 ڕەنگە 25 ساڵ 30 ساڵ بینی بوو بێ. شێخ ئەحمەد هەر لە کەرکووک دانیشتووە لەو ڕۆژەوە تەم تەکیە بەناو تەکیەی تاڵەبانی و شۆرەتی وەرگردووە و تەکیە تاڵەبانی هە بەردەوام بووە خزمەتی خەڵکی کردووە ڕێی ئاینی و ئەمەیان بۆ خەڵکی ئەو دەور و شتیان بڕاو کردوێتەوە و خەڵکی ڕووی لێ ناوە لێ تەکیە گردەوە بوونە لە کوردستان ئەگەر بزانین لە چەندجەیە لێن فڵان شەمەدەن ڕەحیم ئاوا ئەوەدان نەبووە کابرای هاتووە لەوێ خانووی کرۆ دروستی کرۆجەیەکی داناوە خەڵک هاتووە لە دەوری گردەوە بوون تەکیەش هاوە خەڵک دەوری گردەوە بووە ئیستا پێێن بەرتەکیێ لە بەرتەکیە پیان هەبوو لەسەرەوە پیان گەڕک خوار و گەڕک سەرەوە ئەمە ڕەوان دروست کران لێرە تەکیە لەو ڕۆژەوە بە فەرمانی سوڵتانی کرایە بەناو جامیعەی مەجیدیەوە فەرمانی بۆ دەرچوو دروست کرا کە بەناوی سەر ڕسمیاتە لێن جامیع المەجیدیە تەکیە تاڵەبانیە لە کەرکووک پێڵێن تەکیەی گەورە تورکمانەکان زۆری مرید ئەم تەکیێن پێڵێن بەویش تەکیە یەکێ لەو گەورە شاعرانەی کەوا بە بەردەوامی سەردانی تەکیەی تاڵەبانیان کردووە مەولەوی تاوەگۆزیە بە بۆنەی تازەکردنەوەی تەکیەی تاڵەبانی سەردانی کەرکووکی کردووە قەسیدەیەکی زۆر جوانی هەیە بە زبانی فارسی مدحی باسی تەکیەی تاڵەبانی ئەکا لەو سەردەمەدا لە سەردەمی شێخ عەبدوڕەحمانی تاڵەبانیدا بە تەکیەی
تاالبانیان ئەوت تەکیەی گەورە لە ناو تورکمانەکانە بە یەک تەکیە. هەر لەو سەردەمەدا خەڵکێکی زۆر هاتوونەتە تەکیەی تاالبانی لەوانە یەکێک لە خەلیفەکانی کە لە شاری سیواس بووە لە کتێبێکدا کەوا پاشان کراوەتە زبانی ئینگلیزی ئاماژە بۆەوە کات ئەڵێ چوومە کەرکووک لەوانە لەگەڵ شێخ عەبدوڕەحمان و کۆمەڵێک لە موریدەکانی بەڕێکەوتین چوون بۆ بەغدا بۆ زیارەتی بارەگای شێخ عەبدولقادری گەیلانی لەوە چێکەوە لە کاتی یادکردنەوەی لەدایکبوونی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت شێخانی ئرشادی هەموو ڕێبازەکان لەوێ کۆ ئەبوونەوە. ئەڵێ لەگەڵ شێخ عەبدوڕەحمانە بەڕێکەوتین هەتا گەیشتینە بەغا کە نزیکی بارەگا بووینەوە فەرمانیدا بە دەفتلێدان بچینە ژوورەوە. کە چووی لە ژوورەوە ئەڵێ سەرانی چەند ڕێبازێکی وەکو نەقشبەندی و ڕفاعی و ئەوانی تر لەوێ بوون لەوە چێکەوە بەکارهێنانی دەفتلێدان کارێکی نامۆ بوو بێ لای ئەوان پێیان سیر بوو ڕوویان کردێتە نەقیبی ئەشرافی بەغا لەو سەردەمەدا وەکو پرۆتەستۆیەک. ئەویش هەر لە کتێبەکەدا باس کراوە ئەڵێ ڕووی لێکردوون وتێتی لە بەینی سوڵتانە ئاماژەی بۆ مەرقەدی شێخ عەبدولقادری گەیلانی کردو و لەگەڵ وەزیرەکەی ئاماژەی بۆ شێخ عەبدوڕەحمان کردووە من هیچم پێ ناکرێت. دواتر لە سەردەستی کوڕوونەوەکانی فراوان کراوە تا ئەگاتە ئەمڕۆ. لە سەردەمی شێخ ئەحمەدی تاالبانیدا بە یەکجاری لە گوندی تاالبانەوە گواستیەوە بۆ تێکەی تاالبانی لە کەرکووک و ناوی تاالبانیەکەی هەر لەو سەردەمەوە بەسەردا دابراوە. دوای شێخ ئەحمەد بەڕێوەبردنی تێکەی تاالبانی ئەکەوێتە سەرشانی یەکێک لە کوڕەکانی کە زانا و شاعیرە ئەویش شێخ عەبدوڕەحمانی تاالبانیە ناسراوە بە خاڵسی شاعیر کە بە یەکێک لە قوتبەکانی سەردەمی خۆی بگرە ئێستاش دائەنرێ. ئەوەی کە شێخان تاالبانی دەرەخات ئەوەیە لەگەڵ ئەوەیشە کە پیاوی تەسەووف و تەریقەت و دینداری و ئەمانە بوونە لە هەمان کاتە زانایانی شەریعەتی ئیسلامی بوونە و مەلای گەورە و بە زانای گەورە ناسراون. لەوانە مەلا مەحموودی زەنگەنە شێخ ئەحمەدی تاالبانی شێخ ئەحمەدی تاالبانی 11 کوڕی هەبووە یەکێ لە کوڕەکانی بارزەکاری ئەمری خوای کردو بەڵام ئەو دە کوڕەکەی تریشی بێجگە لە مەسەلەی تەسەووف و تەریقەت و ئەمە مەلا بوونە و عالم بوونە. لە پاش شێخ ئەحمەدەوەی لە جێی دانیشت شێخ عەبدوڕەحمانی تاالبانیە لە پاش شێخ عەبدوڕەحمان شێخ عەلی کوڕێتی لە پاش شێخ عەلی شێخ محەممەد عەلی لە هەمان کاتە شێخ جەمیلی کوڕی شێخ محەممەد عەلی دوای ئەوە شێخ عەلی کوڕی شێخ محەممەد جەمیل. ئەمانە هەموویان بێجگە لەوەی کە پیاوی تەسەووف و دەروێشی و ئەمانە بوونە لە هەمان کاتە علوم شەریعەتی ئیسلامیە لە زۆر شارەزابوونە و لە مەلا ناسراوەکان مەنتیقەی کوردستان بوون. لە پاش شێخ عەبدوڕەحمان شێخ عەلی کوڕی کە ئەویش پیاوێکی زۆر پایەبەرز بووە لە مەیدانی تەسەووف و لە عیلمدا هەتا بە شێخ عەلی محەدیث ناسراوە چونکە هەموو قورئانی پیرۆزی لەبەر بوو لەگەڵ بەشی زۆری شێعرەکە فەرموودەکانی پێغەمبەر. بەشی زۆری مەلاکانی کەرکووک هەموو خەلیفەی شێخ عەلی گەورە بوونە. لە پاش شێخ عەلی شێخ محەممەد عەلی باپیرم ئەو لەجێی باوکی دانیشتۆ بەڵام ئەو زیاتر پیاوی دین بۆ پیاوی دنیایش بووە. جا لێرەدا حەزەکەم ئاماژە بۆ ڕووداوێک بکەم کە مامۆستا تەوفیق وهابی بۆ گێڕامەوە. وتی لە پاش دابەزرانی حکوومەتی کوردی لە سەردەمی خوالیخۆش و شێخ مەحموود وتی هەواڵمان بۆ هات لە کەرکووک و کەوا شاندێک لە
شێخانی تاڵەبانی ئەوە بەرەو سلێمانی بەڕێکەوتون بە سەرۆکاتی شێخ محەممەد عەلی. مامۆستا تۆفیقوابی وتی قەت بە قەت ئەو ڕۆژە شێخ مەحموودم خۆشحاڵ نەبیدی، وتی کە شاندەکە هات زۆری پێخۆش و زۆر بەگەرمی پێشوازی لێکردن، هەتا پێشگەڕانەوەیان کۆبنەوەیکی فراوانی کرد، هەموو پیامەقولانی سلێمانی لەوێدا ئامادە بوون. بۆ مناسبەوە ئەبای سنۆدار هەبوو ئەوەی لە شانکردن. ئەوە دلیلی ئەوەیە کەوا پەیوەندی شێخانی تاڵەبانی لەگەڵ شێخ مەحموودا لەو سەردەمەدا زۆر تون و بەهێز بووە. دەکەی تاڵەبانی لە ڕووی سیاسیەوە پێگەیەکی گرنگ بووە لەگەڵ ئەوەی تێکەڵاوی سیاست نەبووە، بەڵام لە بواری کوردایەتیدا دوانەکەوتووە، بگرە زۆر جاران بۆتە پەناگە و شوێنی خۆحەشاردانی بەشێکی زۆر لەو سیاسیانەی کە لەلایەن دەسەڵاتدارانەوە داواکراون. لەمڕۆوە ڕۆڵی سەفارەتێکی گێڕاوە، چونکە زۆر جاران دەوڵەت زانیوێتی کە گومان لێکراوەکە لە تەکیەی تاڵەبانیدایە، بەڵام لەبەر هەیبەت و شکۆی تەکیە زاتی ئەوەیان نەکردووە بچنە سەر تەکیە و داوای گومان لێکراوەکە بکەن، یان هەندێک جار تەکیە بۆتە هۆکار بۆ ئازادبوونی هەندێک سیاسی تا لە سێدارە دانیش. لە ڕووی کۆمەڵایەتیەوە خەڵکی زۆر ڕووی لێناوە، تەکیە بۆتە ئاساسێک بۆ خەڵک جێتری نەبوو لە واقعە، هاتوون لێرە لە تەکیەش ناندراوە، مەشهورن هەموو ڕۆژێک لە تەکیە دوو وەجبە یان سێ وەجبە ناندراوە بە خەڵک، کەسی چی نەبووە، کە ساحب ئیش نەبووە. لە تەکیە ئەو ساڵە تەسوێ مەسوێ هاتوون هەر ئەرازی بەناو تەکیەوە بەناو شێخەکان تاڵەبانی و ناونراون بەناو شیعلی گەورەوە بە تایبەتی. واریدات تەکی هەچی بۆ هاتووە گەشۆتە ئێرە بەسەر خەڵکە تەوزیع کراوە، هەموو ڕۆژێ لێرە خەڵک نانی بۆ ڕۆژ ناندراوە پێیان. هەتا مەشهورە لە گرانێ گەورەکە لە 1970 گرانەیە گەورە بووە، کەسی چی نەماوە لەبەر بێنانی و بێ ئاوی و بێپارەیی خەڵکی زۆر تیاچۆ و نەماوە ئەمری خوای کردووە، منداڵیان ماوەتەوە. شێخ عەلی لە تەکیە وەکو جەیەکی دروست کردەوە ناویان نابوو هەتیوخانە. لە هەتیوخانەکە تەکیە مانەی پەروەردە کردوونانێدا پێیان هەموو دوێجا سەری لایەنەدا، بەیانی هەموو ڕۆژێ سێ وەجبە ناندراون، بێزگەر لەوەی کە چۆ بۆ ئەم خەڵکو بەرەی بەرتەکیە کە وتم لە دەوری گردەوە بوونە. سێ و چوار نەفەر هەبوونە بە درێژایی ئەم تەکیەوانی من لە فکرم بێ. یەکی عەبدوڵڵا چاوش بووە، ئەمانە مەسئولی دابەشکردنی ئەو خواردن و شتە بووە لەم جێگایەیە بۆ خەڵکان و دانیشتوانی بەرتەکیە. لەو وەختەیە ئەم تەکیەی ساکە نییە، تەکیەکە کەیسە شێخ یوسف تازەی کردوتەوە، برێتیە لە وەکو سەردابێک سەر و ئەم لاولای گردووە کردێتە مزگەوت و نوێژ و جێگەی زەکر و تەحلیل و ئەمانە. بەڵام شێخ عەبدوڕەحمان گەلێک موریدی بووە لە خارج کەرکووک و لە خارج کوردستان، لەوانەیە یەکێک لە هیندیەکانی هندستان پارەیە زۆری تەخسیس کردو بووە بینای تەکیەی ئیسای تاڵەبانی. ئەم مزگەوتەی وایساکە هەیە و ئەم گومەتە هەیە لە سەر خەرجی ئەو مریدەی هندستان بیناکراوە. هەروە لە ناو مەسئولین و ئەمانەی حکوومەتی عوسمانلیشە گەلێک مریدون و ئەمانەی هەبووە. یەکێ لەوانە زیا پاشا ناردیەتی لە بەغداوە وەستایەکی هێناوە، مینارەیەکی لە لای گومەتەکەەوە دروست کردووە کە بۆتە تەکیە و مزگەوتێکی ڕێک و پێک. هەروە لە ئاوشیان
لە خاسەوە لەو جۆگانەیەوە کە لە خاسە هەڵە گێرێت و باغ و باغاتی ناو کەرکووک و ئەتراف کەرکووکی پیاوەدرا جۆگەلەیەکیان لێوە ڕاکێشاو بۆ ناو تەکیە و حەوز و ئەمانە بۆ شێخ عەبدوڕەحمان ئەو مزگەوتانەوە مینانەی بینا کردووە بەرەبەرە تەکیە گەورە بووە ژووری زیاتر کراوە تەوەسعی کردووە خەڵک ڕووی تێ کردووە دەروێش و مریدان و ئەمانە فەقیر و هەژار و ئەمانەی تیاژیاوە خواردنیانی بۆ تامین کردووە و خزمەتانی کردووە ئەو بەو شەکلە بووە تەکیەی تاڵەبانی. تەکیەی تاڵەبانی مەدرسەیەکی گەورە و مەکوێکی پەروەردەی ڕۆحی بووە کە زۆرێک لە زانا و داناکانی ئەو سەردەما ڕوویان تێکردووە لەوانە مەولەوی شاعیر و ئەسیری. ئەوە جگە لە سۆفی و عارفانی دین کە پیان وا بووە شوێنێکە بۆ پاکردنەوەی ڕۆح. تەکیەی تاڵەبانی لە ڕووی تەریقەتەوە سەر بە تەریقەتی قادریە. لە تەریقەتی قادریشدا لە کاتی زیکردا دەروێشەکان لە خۆیانەدەن، بەڵام تەکیەی تاڵەبانی ئەم کاری بە هەموو شێوەیەک ڕەت کردوتەوە. کاتێک کۆڕی زیکر ئەگرن کەشێکی خۆشنەوە ئەبینی ئاوازی خۆش دێتە گوێت زوو ئەچێتە دنیای فەنابوونەوە. لە هەمان کاتدا زیندووکردنەوەی کۆمەڵێک ئاواز و بە نەزمی مۆسیقی خۆش ئەتخروشێنێ. بە جۆری لێدانی دەفت پێ ئاشنا ئەکات زۆر زوو هەستت بۆ لای خۆی کێشەکە. زۆر جاران دەنگخۆشەکانی شاری کەرکووک بگرە شارەکانی تریش شەوانە لە تەکیە کۆبوونەتەوە و بەستە و حەیران و قۆریات و قەتار و ئەڵاوەیسی و خاوکەریان چڕیوە. خەڵکێکی زۆر لە دەوریان کۆبووتەوە. مامۆستا عەلی مەردان زۆر جاران سەردانی تەکیەی کردووە و خاوکەر و قەتار و ئەڵاوەیسی چڕیوە. زدمي يدمي دجدي أرسات هاي ونوك هرساتي هاي ونوك أي كربقم دق درد شاي هاي ختل حار شاي ستورن. تەکیەی تاڵەبانی تەنها جێگەی ئەوە نەبووە نوێژی جومعە و پێنج نوێژی فەرز و ئەمانە و زیکر و ئەمانەی لێکراوە هەر لە ناو تەکیەیە فارق ینی جەماعەتێکە بوونە خەریک شێعر و ئەدەب و ئەمانە بوونە لەوانە شێخ ڕەزای تاڵەبانی کە کوڕی شێخ عەبدوڕەحمانە ژوورێکی هەبوو لە تەکیە شوعەرا و دەبا و ئەمانە لەو کۆبوونەوە. شێخ عەبدوڕەحمان خۆیشی شاعرێک گەورەیە بە 4 زبان شێعری وتووە، بەڵام هەموو شێعرەکانی مەسائل دینی و تەسەووف و ئەمانەیە مەشهورە بەوەینەوە. لەوانە شێخ عەلی عالمێک دینی گەورە بووە، هەموو قورئانی بە تەفسیرەوە لەبەر بووە. لە چەند کەسانێک لەوانەی کە حافظ بوون قورئانی پێیان لەبەر کردووە و بوونەتە مەلا و بوونەتە هین. هەر لە ناو تەکیە شێخ محەممەد عەلی میێوانداری ڕۆسای عەشایر و ئەمانەیانی کردووە. تەکیەی تاڵەبانی بووەتە جێگەیەک بۆ میێوانداری و ئەمانە.
پەیوەندی تەکەی تاڵەبانی لەگەڵ نەتەوەکانی کەرکووک بە تایبەتی تورکمان چونکە بە تایبەتی لە کەرکووکە لەو سەردەمە تەنیا کورد و تورکمان و پاشتر کلدان و جوولەکە هەبووە عەرەبی کەم لێ بووە بە بەردەوامی تورکمان هامشۆی تەکیان کردووە و لە تەکێدا هەتا لە سەردەمی میشکە لێ بووم زیاتر گۆل لە زبانی تورکمانی ئەبوو هەتا زبانەکانی ترکە ئەوەندە تورکمان بە سەردانی ئەویان کردووە هە لە ناو شاری کەرکووکدا سێ لقی تەکەی تاڵەبانی دی هەیە کە خەلیفەکانی شەعەلی زیاتر شێخ جەمیلی باوکم بوون هەموو تورکمان بوون ئێستای شوێنەکانی ماوەل یەکێک لەوانە تەکەی قادریە کە لە گەڕەکی شاتنلووە کاتی خۆی شێخ حسامەدین ئەو سەرۆکی بوو ئەوجا کوڕەکانی هەروەها لە گەڕەکانی پریادی ئەو ناوش پەیوەندی نێوان کورد و تورکمان و عەرەب و نەتەوەکانی تریش لە کەرکووکدا وەکو تەکەی تاڵەبانی بۆتە مەڵبەدێ بۆ کۆکردنەوەی هەمویان چونکە وەکو دەگێڕنەوە هەر دەبێت کێشەیەک ڕوویدا بێ هەموو چوونەتە ئەویانە لێیە بۆ چارەسەرکردنی کێشەکان. زۆرێک لە سیاسیەکان و کاربەدەستانی دەوڵەت کاتێ سەردانی شاری کەرکووکیان کردووە سەردانی تەکیی تاڵەبانیان کردووە جا لە سەردەمی حوکمی عوسمانیەوە بگرە تا سەردەمی مەلەکی و دواتر کۆماریش لە ماڵبات و تەکیی تاڵەبانیدا واتە لەم ئاگردانەدا کەسایەتی و پیاوی گەورەی سیاسی و ئەدەبی و زانای دین هەڵکەوتون لەوانە شێخ ئەحمەدی تاڵەبانی شێخ عەبدوڕەحمانی خاڵێز شێخ ڕەزای تاڵەبانی شێخ حەبیبی تاڵەبانی و سەرک کۆمەری پێشووی عێراق مام جەلال تاڵەبانی. تەکیی تاڵەبانی تەبان عەلاقاتشی لەگەڵ حکوومەتەکان و لەگەڵ ئەمانەیە هەبووە لە زەمان عوسمانیە دەوڵەتی عوسمانی ڕێعایەت جێگای عیبادات و مزگەوت و تەکیە و ئەمانەی کردووە هەروە تەکیی تاڵەبانی شەمسان بەو جۆرە بووە لەلایەن حکوومەت عوسمانیەوە معاشێک بڕاوتەوە بۆ خزمەت فەقیران و هەژاران و ئەمانەی لە ناو تەکیە حکوومەت ینی شێخان تاڵەبانیش بەوە هەڵساون حتا هەرچی ئەملاک و ئەمانەی خاص خۆیشیان هەیە هەمسان هەر بۆ خزمەت تەکیی تاڵەبانی بەکاریانێ ناو بوو خۆیان نەیان کردووە لەبەرەوە سەیرەکەی ئەملاک و ئەمانەیان بۆ خۆیان دروست نەکردووەرچانێ بە ناو خۆیانەوە بەڵام بۆ تەکیی تاڵەبانی سەرف کراوین کراوە. بەپێی سەردەمە مێژویەکان تەکیی تاڵەبانی ڕۆڵی خۆی گێڕاوە لە ئاشتەوایی و وریاکردنەوەی خەڵکیدا. هەروەها دەرچەیەکی ئابووری و نانبدەیی گەورە بووە لە کاتی نەبوونی و قات و قڕیەکاندا. تەکیی تاڵەبانی بە شوێرباکی بەناوبانگ بووە کە بەسەر هەژاراندا دابەشی کردووە. تەکیی تاڵەبانی ئەو ماڵ و موڵکی کە هەیبووە هەموو کات لە خزمەتکردنی تەکیە و ئەو ڕێبوار و میوانانەدا خەرجی کردوێتەوە. هەر بۆیە کات هەبووە لە تەکیەدا لە ڕۆژێکدا 3 جار ناندراوە بە هەژاران یان میوانەکانی تەکیە. بە هەر پێودانکێک سەیری تەکیی تاڵەبانی بکەین لە کەرکووک لە کۆن و لە ئێستادا توانیوێتی خزمەتێکی گەورە لە گشت بوارەکاندا پێشکەش بکات. جێگەی ستایشی ئەو خەڵکانە بێت کە سەردانیان کردووە و وێزگەیەکی گرنگی کۆکردنەوەی کە منەتەوەیەکانی شارەکە بێت. ساڵح جەبر هات بۆ کەرکووک لە 1952-53 بۆ مۆزوع انتخابات لەگەڵ نوری سەعیدا منافیز بوون هات زیارەت تەکیەی کرد. نوری سەعید لە بەغا بۆ 2 کەس لەم بۆ ئێرە ئەو وەختە بامێن لە بەغا زووتر دەرەچوو وەک لە کوردستان و لە مەنتیقەی ئێمە لێوە بامێن بۆیان هێنار بۆ شێخ جەمیل بۆ شێخ حەبیب شێخ محەممەد حەبیب ینی علاقاتیان زۆرە بوو هەرچی محافزێک متصرفێک بە جۆرەی وەزع و زروفەکەی ئەوسا و هاتوچێ تەکییان کردووە. لە ڕووی سیاسیەوە تەکیەی تاڵەبانی قەت سیاسەتی تێکەڵ بە دین نەکردووە
بەڵام لە هەمان کاتیشدا بەشدار بوونە لە خزمەتکردنی خەڵقەکە و لە خزمەتکردنی ئەو کەسانی کەوا لەسەر کودایەتی تووشی چەوسانەوە بوونە. من لە چەندین کەسم ویستووە کەوا لە کاتی شەڕی جەنگی جیهانی یەکەمدا کاتێ مەحموودخانی دزڵی بەخۆ و لەشکرەکەیەوە گەشتونەتە قەرهەنجیر لەوێ شەڕێکی زۆر قورسیان کردو لەگەڵ لەشکری ئینگلیزدا، بەڵام توانای ئەوان بەسێتیرەوە لەگەڵ لەشکری ئینگلیزە ئەوان پێ نەکراوە لەشکرەکەی مەحموودخان شکاوە و خۆی لەگەڵ کۆمەڵێک لە پیاوەکانی دەوێ بە دیل گیراون بردویان بۆ زیندانی کەرکووک کە لەژێر دەستی ئینگلیزەکانە بووە. بە فەرمانی شێخ جەمیلی باوکم ڕۆژانە خواردن دروست کراوە لەسەر عەرەبانەی تەختە لە تەکیەوە بردویانە بۆ مەحموودخان و پیاوەکان، ئەڵێ هەرچەند ئینگلیزەکان زۆران پێ ناخۆش بوو بەڵام ڕێگەشیان لێ نەگرتوون. نزیکەی چەند مانگی بەو جۆرە خزمەت کراون، پاشانش کە مەحموودخان بەر بووە ڕێگان پێ نەداوە یەکسەر بگەڕێتەوە بۆ هەورامان، هاتۆ لە تەکیە میێوان بووە، لەو ماوەدا خزمەت کراون هەتا گەڕانەوەیان بۆ دزڵی. Şimenden vaz geldi o